ئەمە پەیکەری یەکەم ئافرەتە کە لە عێراق حکمی لە سێدارەدانی بۆ دەرچوو. تاوەکو ساڵی 1974 هیچ ئافرەتێک لە عێراق لە سێدارە نەدراوە. لەو ساڵەشدا یەکەم ئافرەت کە ملی بەرپەتی سێدارە کەوت لەیلا قاسم بوو. خوشکی گەورەی لەیلا قاسم چیرۆکی دەستگیرکردن و لە سێدارەدانی لەیلای خوشکی دەجێڕێتەوە. دەڵێ ئەو ڕۆژەی کە دەستگیریان کردووە ئەو لە ماڵەوە نەبووە. هەموو ڕۆژ من وەختی تێمە دواوە لە جەلەولا هەر هەفتەیە تێمە و ئەبینم خۆی دەرگا بۆمە کردەوە ئەتێت بە زۆر بەخۆش و بەخۆڕقی. ئەو هەفتە هاتمە و بینم ماڵەکە هەمووی کزە. وتم چیتانە؟ وتیان وەڵە لەیلا بردیان. بیستمەمان بردیان ڕۆژ سێمان ڕەسەن قەرار حکم ئەدامەکەی دەرچووە. لەیلا قاسم لە ساڵی 1952 لە گوندی بامیلی سەربەقەزای خانەقین لەدایک بووە. لە ساڵی 1970 پەیوەندی بە یەکێتی قوتابیانی کوردستانەوە کردووە. لەیلا قاسم وەکو خۆی باسی کردووە بۆیە بەم شێوەیە خەباتی کردووە تاوەکوبی سەرمێنەیە کە ژنانیش دەتوانن لە پێناو نیشتیماندا خەبات بکەن و خوێن بڕێژن. لەیلا لە ساڵی 1970 لە بەشی کۆمەڵناسی کۆلیژی ئادابی زانکۆی بەغدا وەرگیراوە. وەکو باز دەکرێت قوتابیەکی زیرەک بووە، بۆیە مامۆستاکان زۆر خۆشیان دەویست. هەموو فکری لەلای ئەوە بوو دائیمان حەزە کرد امتیاز دەربکات، یعنی دەرەجەی عالی دەربکات. وەختی گەیشت لە متەوەسطە بوو و لە تانەوێش بوو هەموو ڕۆژ پەنجشەم لە باوە لە عێراق، یعنی هەموو ڕۆژ پەنجشەم ئاڵای عێراق هەڵەدان. مدیرەکە وتی من کەسم نییە لەو کچە جوانتر و پاک و پرشتر و زیرەکتر ئەبێ هەموو پەنجشەمە دەرچوو عەڵەمی عێراق هەڵدا. ڕۆژی هاتە ماڵەوە وتی بابە، وتی هاوتی بابە ئەمڕۆ پەنجشەم بۆ عەڵەمەکەی عێراقم هەڵدا لە ئەعدادیە بوومە. وتی کەی ئەبێت ڕۆژی منیشە عەڵەمی کوردستان بە دەستی خۆم هەڵبدەم، ئەوەنە پێم خۆش تێت ئەو ڕۆژە بگەیمە ئەو ڕۆژە عەڵەمی کوردستان چۆن عەڵەمی عێراقی بەرز بووە ئەبێت عەڵەمی کوردستانیش بەرز بێت. کە ئێمە لە کولێژی بووین، ئەویش لە کۆتایی ساڵەکانی کۆتایی بوو، کەسایەتیەک بوو زۆر حەزی بە سیاسەت بوو، کەسایەتێکی تند کە دەتوانی بڵێ کەسێک ئاسان نییە بەرەو پەتی سێدارە بڕوە و هەرگیز پەشیمان نەبێتەوە لە نێوان هەڵبژاردننی مردن و هەروەها ئەو ناوە جوانەی کەوا لە پاش خۆی بەجێ بمێنێ. لە ساڵی 1974 لە سەرەتای تێکچوونی پەیوەندی سەرکردایەتی شۆڕشی کوردی لەگەڵ حکوومەتی عێراق، لەیلا قاسم لەگەڵ چوار لە هاوڕێکانی بەنێوەکانی جەواد هەمەوەندی، نەریمان فواد مەستی، حەسەن حەمەڕەشید و ئازاد سلێمان میران دەستگیر کران. ڕاگەیاندنی ئەو کاتی بەعس لەیلا قاسمیان وەکو گێرە شێوێنی و تیرۆریست ناساند بەبێ ئەوەی خۆی دانی پێدا بنێ. وەڵی تر چێنجە ڕۆژ لە سەجن بوو. دایکم مەڵێ چوومە ژوورەوە و چاوم کەفتەلی و وتی ڕەسەن پێم تێدایە تو دایکەمیت وتت مەسەبی چاوەکەم چۆن دایکدەم وتی عەسر لە چاوت قبول نەکەم بێ دەخوارەوە نەگە بگریت بیلێوانە پێمان شاد بن. پێش ئەوەی لە سێدارە بدرێ، لەیلا قاسم ئەنگوستیلەکەی بە کەسێکی خەڵکی جەلەولا بۆ خوشکەکەی دەنێرێتەوە. ڕۆژی خەریکە ئەدامی بکەن یە جەماعەتەکە اللي ئەدام کەران لەگەڵ ئەوانە چواردە کەسەکە یەکیان خەڵک جەلەولا جەماعەتەکە جەلەولا بوون. مستیلەکەی دا بۆ دەستێکی دریا لە دەرگا چوومە دەرگا مستیلەکەی پێم دانوتمەوە مستیلە چییە؟ وتی وەڵە خۆشکم خەفەت نەخوا ئیمەژی سەر بەغدا و هاتووینە هەمویان ئەدام کردن بەس پێشەوە ئەدامی بکەن ئەتبی خۆشکەم لە جەلەولایە لە فڵان شۆن دانیشتیە بەشکەم ئەو مستیلە پێ بدەیت تا دی بە تەمام نەبن. لە کاژێر حوتی بەرەبەیانی 12/5/1974 لەیلا قاسم و هەر چوار هاوڕێکەی لەلایەن ڕژێمی بەعسەوە لە سێدارە دران. بابم و براکەم هەردووکیان چوون بۆ طب العەدلی لە بەغداد. لە طب العەدلی چاوەڕیان کرد تا سەعات 9 شەو یەڵە جنازەکانیان هێنابوون لێیان خۆی تەنیا نەبوو. نەفس ئەو ڕۆژە 14 کەس ئەدام کردن. لە سێدارەدانی لەیلا قاسم وەکو لە سێدارەدانی یەکەم ژن لە مێژووی سیاسی عێراقدا لە میدیا جیهانیەکان بڵاو کرایەوە.
ڕۆژی برادێکمان بینی بەحس چاوی کەفتەریمان پرسیار کرد وتی و هەر باشە ئیوە بینیم بەخوا چوومەچە ئەڵمانیا لەورە کتاب بۆ لەیلا کرایە یەکمترین شەهیدە لە عێراق ئەو کچە. کەسایەتێکی وەکو هێمنی شاعیر کە باسی لەیلا قاسمیەتە پێشەوانەیە گاڵتە بە مەجنونەکە کە عاشقی لەیلا بووە ئەڵێ تۆ بە عاشقی خۆت ئیتر مەنازە وەرە سەیری لەیلاکەی ئێمە بکە کە ئاسووە و دنیای شەوی بۆ من ڕوونا کردوتەوە ئەو پەتەی کە خستیە ملیەوە ئەوە پەتی ئیفتیخار و میدالیایە. بەپێی گێرانەوەکان ئەو کاتەی لەیلا قاسم لە بەندیخانە بووە داوای لە دایکی کردووە ئەگەر ئەو جارە سەردانی کرد مەقەستێک و زلە کوردیەکەی بۆ بێنێ دایکیشی بۆی دێنێ بە مەقەستەکە کەمێک لە قژی خۆی دەبڕێ و دەیداتە دایکی پێی دەڵێ وەکو یادگاری لە لای خۆت هەڵی بگرە چونکە چەند ڕۆژێکی دیکە دەگەمە کاروانی شەهیدان و بەجلی کوردیەوە دەبمە بووکی کوردستان لەو کاتەوە نازناوی بووکی کوردستان بۆ لەیلا قاسم یەکلایی کراوەتەوە. بارزان محەممەد ڕووداو.